من سرمەست و هەشیار بە تیلایی چاوی بیمار دڵی فڕان بە یەکجار شوێنی دڵکەوتم ناچار زۆری لێ پارامەوە ئاوڕێکی لێدامەوە کەوتمەوە لەڵ نەستامەوە تێکیەوە پێچامەوە ئیختیار بێ ئیختیار ئەنجا هاتە سەرینم چاوی کەوت بە بەرینم گیانگەی بووە بەربینم یەخەیلادا ببینم ڕوونەک بوو دەرو دیوار مانگ بە کەتان ڕەزا بوو دوو دوگمەی تەرۆزا بوو دوونار لە نور سازا بوو باڵا دەستی بەیزا بوو نوری لای تورتیرە و تار هاتە گفتوگۆی یاری بە شیرینی گوفتاری هەڵوەی گەزەواباری ئەجگار لەوی خەڵداری ئەوتر لە پەڕەی گوڵ و ناخ نازانم دڵ چۆنە لە بروسکەی سەرگۆنە بەربووەکەی کۆنە کەوتمە نەرازا بوو خۆم خەستە بەر پێی دڵدا بە دوو زولفی وەک زنجیر پێم بەسترا بوو وەک نێچیر پێنگەنی و تیری پیر وا تۆیشم هێنایە گیر وەک جوانێکی بەختیار پێم وت پیری ئازاد بووم قەلەندەمەنی دڵشاد بووم بەند نەبووم بەنگ و شار بووم قارەمانی دێوزار بووم وا بۆ تۆ هاتمە ژێربار فەرمووی ئەو ڕۆژەی ئەزدار ئێمەی دێنایە مەیدان ئەوسا بووین بە بەناوان بۆ سەرپەرشتی نێردان ئێمە پیاوە خەینەکانەوەی پەرین لە پێشین ڕەگی دڵ ڕاکێشین بۆ لێ قەوماوان خێشین باری غەمتانە کێشین هەم غەمخوارین هەم دڵدار گەریێمان نەبووی نایە پیاو چۆنە هاتەکایە جیهان هەر ئێوەی بیتکایە کەچی لای ئێوە وایە خود پەسەند و دڵازار ئێمە حەز لە شەڕ ناکەین بە هیوای خوێندن و چاکەین نەتەوەی بۆش پەیداکەین وێرانەماناکەین بە خوێندن دەبی ڕزگارە و مژدەیە لەو دەما لەم هەناسەی مریەمە چوومە ریزیانە و دەما خۆیار بێ و زەبانە وەتەن دەکەین بە گوزار